خاڵی دووەم ڕوو دەکەین ئەو کەسانەی کە زاوان کە ئەمڕۆ زۆربەیان لە مزگەوتەکانە دانیشتوونە، گوێ لە خودبە ئەگرن. باشە پێیان دەڵێن زاوای بەڕێز، کوا لەچکی خێزانەکەت، کوا پۆشتەی خێزانەکەت. ئافرەتێک سنگی خۆی بۆ خەڵکی دەرخات، وەڵڵی پیاوی بە شەرم لە ڕووی نایە سەیری بووک بکە، سوێن بەخوا. باشە زاوە کوا غیرەتی تۆ، کوا شەرمی تۆ، کوا پیاوەتی تۆ؟ حەڵاڵە بۆ خەڵک سەیری خێزانی تۆ بکات، بە سەیری گیان و سنگی خێزانی تۆ بکات؟ بەداخەوە هەندێک کەس چێت تەمەنێکیانەیە عمریان چۆتە 67 بۆ ئەو شوێنانە دەڕۆن. زاوای بەڕێز ئێستا ئەو کەسانی کە زاوان ئێستا چەندەها کەسیان ناردووە بۆ بندارەکان و بۆ هۆڵەکان و نازانن بۆ کوێ دەیبڕن کورسی ڕێخەن و جێگا حازرکەن. سەتەها و دەیەها کەس ئەمڕۆ نوێژ ناکا بەهۆی ئەوە کاکەم ژن دێنێ. ئەمە ژن هێنانە تۆ ئەو هەموو گەنجەبەری هەمووی نوێژی بفەوتێ و جومعی بفەوتێ؟ باشە بۆ بە شێوێ شەرعی نایگوازیتەوە، بۆ سنگی خێزانت بە دەرەوەیە، قۆڵی بۆ بە دەرەوەیە، سەری بۆ ڕووتە. ئەمە کاریگەری دین و ئیسلامە بەسەر تۆوە؟ ئەو نوێژ و عیبادەت و تەراویح و خواناسەی کە کردت ئەمە بەروبمەکەیتی؟ وا دەزانی ئاوا دەمریت بەسەر بەرزی دڵنیا بە محاسەبە دەکری.